لێرە ناڕووی کەرکووک سەرنووسمانە دوورشمی ناوەندی لیستێکێتی نیشتیمانی کوردستانە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کەرکووک کاندیداکانی ئەو لیستەش لە کەرکووک ڕای دەگەێنن ئەو دروشمە دەکەنە استراتیژی خەباتیان بۆ ئێستا و ئایندەش. دروشمی لێرە ناڕۆین کەرکووک بەجێ ناهێڵین دیارە ئەمە وەکو دروشمێک نییەک بەس تەنها لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم دروشمەی هەبێ هەر بە درێژای مێژوو یەکێتی خۆی بە کەرکووکی بە مڵکی خۆی داناوە و خەبات و ژمارەی ئەو شەهیدانەی کە هەی بووە سلمێنەری ئەو ڕاستیان کە یەکێتی خاوەنی کەرکووکە و ڕۆڵی هەڤاڵ مام جەلالیش لە بەغدا کە دائیمەن باسی کوردستانی بوونی کەرکووک کردووە زۆر بەڕوونی ئاشکرایی دیار بووە. تەثبیتیشی کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شارە مایەوە لەگەڵ ئەو هەموو دۆخەنە خوازراوی کە بەسەر کەرکووک هات لەگەڵ جەماوەرەکەی خۆی ماوەتەوە بۆیە ئێمە پێمان باشە بەکردەوە خەڵک بیسەلبێنێ کە مانەوەی ئێمە بۆ چارە نووسی کەرکووکە مانەوەی کورد لە شارەکە بۆ ئەوەیە جارێکی کە تووشی هەڵەی تعریبکردن و ڕاونان و لابردنی بەڕێوبەرەکان و سەرجەم ئەوانەی کە بەدەستمان هێناوە هەر لە سەرەتای 2023ەوە کە چەندین ڕۆژەی چاک بۆ ئەم شارە کراوە هەر لە بواری ئاوەدانکردنەوە هەر لە بواری خزمەتکردنی گەنج و ژنان و هەموو چین و توێژەکان ئەمە دەستکەوتێکی زۆر گرنگە ئێمە نامانەوە ئەو دەستکەوتانەوە بە ئاسانی و بە ئاسانی لە دەستی بدەین جار بەڵێ بۆ لیستەکەی مام و مانەوە لەسەر ڕێبازەکەی مام. سەرۆکی لیستی یەکێتیش لە کەرکووک ڕای دەگەێنێت پەیامی لیستەکەیان هەنگاونانە بۆ چارەسەری پرسی کەرکووک بە پێ ڕێزکە یاسایی و دەستوریەکەی خۆی. یەشەتی کاتێک کەوا هەمووان پشتیانە کەرکووری یەشەتی قەراری مانەوەیدا و ئەوە جەرئیترین قەراری یەشەتی بووە و هەمیشە ئێمە وتومانە یەشەتی و کەرکووک دوانەیەکی لە یەکجانەکراون بە حەقیقەت یعنی یەشەتی هەمیشە لە خەمی کەرکووکەکان بووە لامان کاتا کەرکووکەکانیش زۆر وەفایان بۆ یەشەتی نیشتیمانی و ڕێوازەکەی یەشەتی و ڕێبازی جەنابی مام جەلال هەبووە ئەمانە وای کردووە کەوا یەشەتی و کەرکووک هەرگیز لە یەکجانەکرێنەوە نە یەشەتی ئەتوانێت بێ کەرکووک کاری و سیاسی خۆی و خەباتی خۆی بکە نەکەرکووکەکانش من پێم وایە بتوانن لێرانە ژیانێکی خۆشگوزەران بژێنیان ئەمن و استقرار دروست بێ بە یەشەتی واتە هەردوو لایەن تەواوکەری یەکترین و لەم ناوچێ بوونەتە ئەمری واقع و پێویست بۆ یەکتری. لیستی یەکێتی کە ژمارەکەی 162 بە گەورەترین لیستی شاری کەرکووک ژمار دەکرێت بۆ پێی لە هەڵبژاردننی 2014دا بۆ خاوەنی 6 کورسی پارێزگای کەرکووک لە کۆی 12 کورسی پارێزگاکە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. عمر غەریب، کورسات نیوز، کەرکووک.